قسم بێ بەو خودای تەنیایە و بێ شەریکە ئەستێرەی بەختم منم لە ئاسمانی تاریکە هەر کەس خیانەتی لێت کرد لە خۆتی بێبەریکە ئەوەی کە لە بنت دەینی و بەڕووخانت خەریکە یانە دۆستی گیانیتە یانە خزمی نێزیکە یەکێک زانیت مەردیە هەتا زووە سەرفیکە شێد و دۆستی باشی بێ بۆ خۆی پاشا و مەلیکە بەندەی تۆمەی ئیلاهی ڕحمێ بەمنی ئاخیکە هێندەم لە تۆداوایە نامەوێ هیچی دیکە هەر کەس خیانەتی لێم کرد تۆزی سوا و ڕوو ڕەشیکە ساڵیادی مکوریانە تا دەتوانی گرژیکە بژی عەمەی دریسی دەڵی کوڕە مەلیکە لەگەڵ عەلی دریسی خوایە سەرفرازیکە خوایە بێم زەڕەتیکە مەودای ئاواتەکانم گەلێ دوور و درێژن خەم و عەسرەت و گریان بۆ من ئاشنای لە مێژن مەی و بادە و مەیخانە بۆ دەردی مساڕێژن خۆیا و تاڵیەی مندیم دۆستەکانم نەیچێژن لە دەردی من تێناگەن هەڵژی نەفام و ژێژن لێم ڕوونە دۆستەکانم حەد چاکم پێ نابێژن ڕوو بەڕووم زمان لووسن قسەی خۆشحاڵ دەڕێژن بەلدرۆ و باەدە لەسا هەر خەریشی ڕایەژن دەزانم لە دەستیان بێ بە زیندووی دەمنێژن ڕوو ڕەشی بۆ ئاوانەی پیلانم بۆ داڕێژن پاشم لە مەناوی من هەر خەریشی کاوێژن بۆ ئەمە و بۆ عەلیە زانم چیم پێ دەبێژن کوڕی مامەی دریسن بۆ من ئاشنای لە مێژن دۆستی کاک مکوریانی بۆ من ئاشنای لە مێژن و بێداد بۆ وایە حەیاتی من خەم و دەرد و پەژارە بووە بە خەڵاتی من نازانم لەم گەردوونەی چیە دەسەڵاتی من بێ و میادم مەحاڵە بێتە دی ئاواتی من تەمەنای مردن دەکەم مردنە نەزاتی من کەس ناپرسێ دەربارەی حاڵی کەز و ماتی من نانی سەر شۆڕی ناخۆ وایە تەبیعاتی من ئەوەی دوێنێ دۆستم بوو دەی خوارد لە داهاتی من ئەمڕۆ لێم بۆتە دوژمن بووە بە ئافاتی من ئاز دەکەم سەرنێمەوە خۆتایی بێکاتی من شادی کاک مکوریانی چۆنە تەبیعاتی من توانێ عەمەی ئیدریسی شێرەکەی وڵاتی من بژی عەلی ئیدریسی شێرەکەی وڵاتی من دەگڕەبی سەرکەوتوو بن ئەوەیە ئاواتی من ئەوەیە ئاواتی من زۆرم دی چاڕوانی هەتاکەی پەرێشانی نازانم ئەم زەمانە بۆ ئەوهایە دەورانی ئەوەی ئەو ڕۆدەی ناسی سبەی لەی پەشیمانی دۆستاتی زۆر کەسم کرد پەشیمانم نەمزانی نەفرەت دەکە و دۆستەی نەزم لە من بڕوانی لە بۆ کەیف و سەفای خۆی من بکاتە قوربانی نەسیحەت بۆ دۆستانم لە توولی زیندەگانی ئەوەی کە دۆست فێت دەکا دژمنەک هەد ناتوانی ڕوو ڕەشی بۆ ئەو کەسەی بە چاک ناگەڕێ زمانی هەد لە مەردان ناوەشێ ماستاسی و لەبلەبانی هەتا ئەو ڕۆژەی دەمرم دەم بەنە گۆڕستانی ئاشا سەرم شۆڕ ناکەم لە پێناو پاروەگنانی بەدەست و قامشی خۆم بۆ چیما بێتە ژیرفانی تا ئامانزیاخی ماوی سۆڵ ناکاتن مەیدانی تا ئەو ڕۆژەی دەکوژرێم وەشی کاوە گەرمیانی یان وەگوی دادوسێنی و وەشی سەردەش عزمانی وەچی شەید مڕادی لەگەڵ چەند پاسەوانی وەک شەید ئاو کارزافی یان وەک ئاماز بابانی وەشی فرسەت مەلەشی و وەک جوان ڕۆ باڵەبانی وەک نیاز دەرگەڵەی و وەک مەلا ڕەمەزانی دوعای بە خێرم بۆ بکە شێخ ئەحمەد کاریتانی دەترسێم زیندانی بکەن وەچی شێروان شێروانی یانە دەربای دەرم بکەن وەچی زانکۆ بڕهانی 130 ساڵ عمرم بێ وەچی عەلی خەندانی ئاخیرم مەرمردنە وەک جەلال تاڵەبانی خوایە کەس زەلیل نەبێ وەچی جەبار فەرمانی با بەسەر بەرزەی بمرم وەچی کاک نێو شێروانی فەرماندەی سەربازینی وەک کاک مەسوور بارزانی لاوری شێخ زەنجینی
بیکەم بەربەرەکانی ڕوبەڕووی دوژمنانم دەبمە مەزلوم کۆوانی شاسوار عەبدولواحیدیم هەم بێگوندی ئەڵمانی گەر وەک ئەژی ئەمینی یاخی بم لە سلێمانی دەربەردەری شاران بم وەک هەژار مکوریانی یانە وەک سەرۆگاپۆی دەوڵەت بم کازیندانی بۆ کوردستان شەهید بم وەکی عەسەن شوێستانی شەهید بوو شانازیە لە پێناو کوردستانی ژیان مردنی لە دەوایە جێی دێڵی بە ئاسانی دڵ بە دونیا مەبەستە بێوەفایە دەورانی هەر بینید ڕۆژێک مردی بەجێمای لە کاروانی زۆرمان دیت شەوان خەوتن هەڵستان بۆ بەیانی مردن دێت و ژێنادا بە پیری و بە جەوانی ناپرسیە لە سەرەوەت و پارە و ماڵ و سامانی هەر مردنە لێک دەکا هەزاران دۆستی ژیانی خۆزگە بخوازە بەوەی ئاسوودەیە ویژدانی هاوار لەو ڕۆژەی دەمری لول دەدرێی لە بەتانی لاشەیەکی بێژیانی دێست و بێ زمانی ئەو کات تێدەگەیلەوەی چی بووی لە دنیای فانی ئەو دانیشتەی بۆ دەکەم شادی کاک مکوریانی ڕێ حەمید کامەرانی مردی و لەم بەرێدەکانی کوانێ ئەمەی دریسی کاکا عەلی لەشانی بۆ ئەمە و بۆ عەلیە بژین بە شاد و مانی دۆستی کاک مکوریانی دوور بن لە نیگەرانی